ڕێکخراوە خێرخوازیەکان ڕێگایەکی شاراوەی گەندەڵی. چۆن ڕێکخراوە جێمەتمانەکان بناسرێتەوە و چۆنیش بازرگانانی ڕێگاکە بناسینەوە. خێرخوازی لە کوردستاندا دەرگای یەکەمی دزیکردنە یان دەرگای دووەمی ڕزگاریە، نەک دەیان بەڵکو سەدان ڕێکخراو و دەستگا و دامەزراوی بێچاودێری بەناوی کاری خێرخوازی لە چوار شارەکەی هەرێمی کوردستاندا دروستکراون و سەدان خەڵکی گوماناوی تێکەڵ بە کۆکردنەوەی پارەیەکی بێسانسۆری چاودێری نەکراو کراون. ئێستا نەک تەنها پارتە ئیسلامیەکان نین کە دەیانەوێت کۆمەک و پارە کۆبکەنەوە کە تا ڕادەیەکی زۆر جێگای متمانەی هەوڵاتیانن، بەڵکو ئەو تیکتۆکەر و ڤلۆگەرانەی کە دەزانن ئەکتیڤیتیان نزمە و وەکو پێویست توانای بەڕێوەبردننی پەیج و پێگەکانیان نییە، دەست دەدەنە هەڵمەتی کۆکردنەوەی پارە و نیشاندانی هەژار و لێقەوماوان. دامەزراندن و دروستکردنی ڕێکخراوە خێرخوازیەکان ئاسانترین و سادەترین ڕێگایان هەیە. نەداواکردنی زەمانەت و پێشینەی کار و نەلێپرسینەوە و نەدیوانی چاودێری دارایی. تەنها توانای ئەوەت هەبێت کە ئەست و سۆزی خەڵک بگریت ئیدی هەزاران دۆلار ڕوت تێدەکات. بەپێی بە دوواداچوونەکانی ڤار میدیا تەنها سێ پارتە ئیسلامیەکە و ڕەوتی سەلەفیەکان 82 ڕێکخراوی خێرخوازیان هەیە. ڕێکخراوەکانیان بەپێی شارەکاندا بەژبوون و تەنانەت هەندێک کەسایەتیان ڕێکخراوی سربەخۆشیان لە حیزبەکانیان دامەزراندووە و نایانەوێت لەژێر چەتری سەرۆک و سەرکردەکانیان پارە کۆبکەنەوە. جگە لە پارتە ئیسلامی و دینیەکان، ڤلۆگەر و تیکتۆکچی و تەنانەت چالاکوانە مەدەنیەکانی شەقامیش دەستیان داوەتە هەمان پیشە و هەرشەوە و پارە کۆ دەکەنەوە بۆ هەژار و لێقەوماوێک. ئەمە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ باشی کەسایەتی خێرخوازی تاکی کورد و بەهاناوە چوونی لێقەوماوان. بۆیە هەندێک لە حیزبەنەتەوەیە گەورەکانیش دەستگای خێرخوازیان دامەزراندووە و بۆ مەرامی جیاوازی حیزبەکانیان بەکاری دێنن. لە چەند ساڵی ڕابردوودا دەیان جار کەسانی دیاری ئەم ڕێکخراوانە فەزاحەتی گەورەیان لێ ئاشکرا بووە لە نمونەی خەڵەتاندنی خەڵک و کۆکردنەوەی پارە بە ناوی کەسانی نادیار و گوماناوی و ڕێککەوتن لەگەڵ کەسانی ساغ بە ناوی نەخۆشی و پەککەوتن و هەژماری بانکی ساختە. گرفتی سەرەکی ئەم ڕێکخرا و دەستگا خێرخوازیانە نەبوونی چاودێریە. هەڵمەتەکانیان تەنها بە چاودێری خۆیانە و بەس. کۆکردنەوەی سەدان هەزار دۆلار تەنها بە ئاگداری ئەو ژمێریارەیە کە خۆیان دایان ناوە و کارمەندی دەستگاکەی خۆیانە. نە هیچ دەستگایەک لیان دەپرسێتەوە نەکەس هەیە بزانێت ئاخۆ ئەو پارانە دەگاتە کەسی خاوەن بەبەست یاخودنا. ڤلۆگەرەکان تەنانەت کەسی نەخۆش و ژارانیش نیشان دەدەن و بە ڕێگایەکی کۆمیدی داوای پارە لە خەڵک دەکەن کە پۆینت و پارەی کاشە. هەرچەندە بە دیاریکراوی نازاندرێت چەند کەسایەتین، بەڵام ڤار زانیوێتی کە داواکاری گشتی هەرێم سەرقاڵی تاوتوێکردنی پرۆژێکی یاساییە بۆ لە قاڵبدانی ئەم کەسە گوماناویانە. نیشاندانی دەموچاوی نەخۆش و بێوەژن و بێدەرەتانەکان بە ناوی کۆکردنەوەی پارە بەشێک لە خەڵکی تووڕە و پەست و نیگەران کردووە و دەڵێن ئەوە سوکایەتی کردنە بە کەرامەتی مرۆڤ نەک هاوکاری و یارمەتیدان. ڤار میدیا زانیوێتی کە لە دیوانی چاودێری دارایی هەرێم هیچ بەشێک نییە بۆ چاودێریکردنی ئەو کەس و ڕێکخرا و دامەزراوانە کە سەدان و ملیۆنان دۆلاری بێسانسۆر و چاودێری کۆ دەکەنەوە و نازانرێت چۆن و بەکەی دەدەن. ئەمە ژوا دەکات دەرفەت و بواری ئەم گەندەڵیە ئاسان و گەورە بێت و لە کاتی دروستبوونی بێمتمانەییدا خەڵکی بە یەک چاو سەیری کاری خێرخوازی و ڕێکخراوە خێرخوازیەکان بکات. لە نوێترین هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری کە هەڵمەتی یارمەتیدانی لێقەوماوانی غەزەیە ملیۆنان دۆلار کۆکراونەتەوە لەلایەن ڕێکخرا و کەسایەتی جیاوازەوە بێ ئەوەی هیچ کەس بزانێت چۆن و بە چ ڕێگایەک دەگەیەنرێتە ئەو ناوچە بچووکە جوگرافیایی جەنگ کە بە تەواوی لە زەوی و ئاسمانەوە گەماڕۆی 100% درراوە. ڕەنگە لە ئێستادا دوای قاچاقچێتی نەوت و مادەی هۆشبەر و سپیکردنەوەی پارە هیچ بوارێکی تر نەبێت ئەوەندەی پرسی خێرخوازی فێڵ و قۆڵبڕینی تێدا بێت، چونکە تاکە پارەیە کە دەستمایەی نییە و ڕیسک بە دەستمایەوە ناکرێت تاوەکو زەرری لێ بکرێت وەکو کاڵەکانی تر، بەڵکو هەمیشە کاسبیەکی پڕقازانج و بێمەترسیە. بەڵام ئەو خەڵکەی کە پارەکانیان لەژێر عەتفدا دەبەخشن چیرۆکی قۆڵبڕینەکان لە پشتەوە نابینن. لە نمونەی ئەمانە لە کوردستاندا زۆرە و ناسینەوە و دەستنیشانکردنیان لەسەر وریایی و ژیاری کەسانی بەخشەر و خێرخواز و دەستگا پەیوەندیدارەکان بەندە و کوردوتەنی مانگەشە و سەر لە ئێوارە دیارە. لە نمونەی دەرەکیشدا لە ئێستادا و بەتایبەتی خەڵکانێک لە ناوکەرتی غەزەدا یاریەکی ناشرین بە پارە خێرخوازیەکانەوە دەکەن کە دەیان کەسایەتی وەکو حاجی کاروان و ڕێکخراوەکان شەو و ڕۆژ بە کۆکردنەوەی ئەو بڕەپارانەوە سەرقاڵن و دەینێرن بۆ لێقەوماوانی غەزە. ڤار میدیا زانیوێتی کە یەک تەن نیسک لە شارەکانی دیکەی فەڵەستین 700 دۆلار بێت و لەناو غەزەش تەنها یەک مەنجەڵ نیسک بە 700 دۆلار بێت، ئەگەر لە ڕۆژێکیشدا تەنیا 100 مەنجەڵ نیسک دابین بکرێت لە ڕۆژێکدا پێویستی بە 7 دەفتەرە و لە ماوەی مانگێکدا پێویستی بە 2 ملیۆن دۆلارە، ئەوەش تەنیا بۆ 100 خێزان. خۆ ئەگەر خواردنی 1000 خێزان دابین بکرێت لە ماوەی مانگێکدا پێویستی بە 20 ملیۆن دۆلارە. ئەی چی لە هەزاران و دەیان هەزار خێزانی تر دەکرێت کە خواردنیان نییە.
سەرباری ڕۆڵی بەرچاو و کاریگەری ڕێکخراوە خێرخوازی و کەسایەتیەکانی ئەو بوارە دەیانی دیکەی ساختە و مشەخۆر و فێڵباز ئەم هەلەیان قۆستۆتەوە و خۆیان پێ دەوڵەمەند کردووە و بووە بەسەر چاوەی داهاتی بێدەستمایەیە.